بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم ربنا فقهنا في الدين وعلمنا التأويل وآتنا الحكمة واجعلنا من الراشدين. درسي چندمانه پێنجەم لە تەفسیری سوورەتی النحل آياتي 22 مەڵێ. أعوذ بالله من الشيطان الرجيم. إلهكم إله واحد فالذين لا يؤمنون بالآخرة قلوبهم منكرة وهم مستكبرون. لا جرم أن الله يعلم ما يسرون وما يعلنون إنه لا يحب المستكبرين. وإذا قيل لهم ماذا أنزل ربكم قالوا أساطير الأولين ليحملوا أوزارهم كاملة يوم القيامة ومن أوزار الذين يضلونهم بغير علم ألا ساء ما يزرون. قد مكر الذين من قبلهم فأتى الله بنيانهم من القواعد فخر عليهم السقف من فوقهم وأتاهم العذاب من حيث لا يشعرون. آياتي 22 نتیجەیە بۆ ئاەتەکانی پێشوو. دوای ئەوەی کە پەروەردگار نیشانەکانی وەحدانیەت و تاکو تەنهایەتی خۆی دەرخست و هەروەها ئەو هەموو نعمەتەی خۆی بەسەرمانەوە عەرض کرد کە ئەوە لە مرۆڤ دەکا بگاتە قەناعەت و یەقین تەنها ئەو شایستەی پەرستنە. بۆیە فەرمووی ئیلاهوکم ئیلاهٌ واحد واتە معبودكم الذي يستحق العبادة أو پەرستراوەتان کە شایستەی پەرستنە بە تەنها یەک ئیلاهە. چێە؟ ئەوەیە کە لە ڕابردوو لە ئاەتەکانی پێشوو باسمان کرد، ئەوەیە کە قورئانی دابەزاندووە، ئەوەیە کە ئەرز و ئاسمانی دروست کردووە، ئەوەیە کە شەو و ڕۆژی داناوە، ئەوەیە کە خۆر و مانجی داناوە، ئەوەیە کە ئەستێرەکانی داناوە، ئەوەیە کە ڕووبارەکانی داناوە، ڕێگاکانی داناوە، ئەوەیە کە باران دەبارێنێت، ئەوەیە کە ئەنعام و ئاژەڵی بۆ ئێوە دروست کردووە، ئەو هەموو سوودەی تێدایە، ئەوەیە کە ئەسپ و ئێستر و گوێدرێژی بۆ ئێوە دروست کردووە بۆ سوود گەیاندن بە ئێوە، ئەوەیە کە کێوەکانی بۆ چەقاندون، ئەوەیە کە بتانەوێ سەرژمێری نیعمەتەکانی بکەن ناتوانن، ئەوە پەرستراوی حەقیەوەیە. ئەنجا کەسێک زەڕەیەک عەقڵی هەبێت واز لەو پەرستراوە تاکو تەنهایە مەزنە خاوەن فرە نیعمەتە دێنێت بۆ مردوویەک یا بۆ کەسێکی مەخلوق کرا و دروست کرا واز لە خالق دێنێت. بەڵام هەرچەندە نیشانەکانی وەحدانیەتی خوای گەورە زۆر زۆرن کەچی لەگەڵ ئەوەشدا فالذين لا يؤمنون بالآخرة قلوبهم منكرة أي من هذه الحقيقة. ئەوانەی کە باوەڕ بە ڕۆژی دوایی ناهێنن ئەوانە بەردەوام دڵیان نکۆڵی دەکات لە وەحدانیەتی خوا، تەوحیدیان بەلاوە قبول نییە. بڵێ تەنها خوا بپەرستین، تەنها ئەو شایستەی پەرستنە، ئەوە بەلایەنەوە قبول نییە و هەڵمی ناکەن.
وإذا قيل لهم لا إله إلا الله يستكبرون كبيان ترابا لا إله إلا الله أو لود برزي ديقرتن قبول النبو وهروها إذا دعي الله وحده اشمأزت قلوب الذين لا يؤمنون بالآخرة وإذا ذكر الذين من دونه إذا هم يستبشرون أجر تنها باسي خواب كريتو بز أو ببرستين أو الضليان ديتا ويك وأجر إذا ذكر الذين من دونه أي كالقال خواباسي پەرستراوەکانی تریان بکەین ئیدا هەم یەستەبشیڕون ئێستا دڵیان خۆشە و دەگەشێنەوە ئەمە واقعە بڕۆ ناو هەندێ مزگەوت بڵێ یا ئەڵڵاه بەتەنها هەمووی مۆڕەت لێ دەکا اشمئزت قلوب الذين لا يؤمنون بالآخرة ڕاگەوایەتە بەسەریدا تەطبیق دەبێ مۆڕەت لێ دەکا و تووڕەیە بڵێ کاکە بوو هێواش يا حسين قال استتاو يا عبد القادر أي آفرين تواب دكاك أوابله يخبز الدين إسلام نية أما عقيدة مسلمان نية كتوبة هانا بردن بو أخوات دلت تنق بيت بشريك بو أخوات دانانيش دلت خوش بيت تو تيك شويت لسر فطرة لا الدعوة لصراط مستقيم در شويت چوویتە سەردینی ئەبوو جەهل و ئەبوو لەهەب بە خۆت نازانی کاک بە خۆت نازانی وات لێ هاتووە تەوحید لات لە هەموو شتێ ناخۆشترە شەریک بۆ خوادانانیش لە هەموو شتێ بەلاتەوە خۆشترە ئەمە سەبارەت بە تەوحید و شیرک بگرە هەمان شتیش بەرامبەر سونەت و بیدعا پێی بڵێوە سونەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆری پێ ناخۆشە لەگەڵ سونەت بەینیان نییە بەڵام لەسەر بیدعا ئامادەیە خۆی بەکوژدا لەسەر بیدعا ئامادەیە خۆی بەکوژدا دیسان دەچیتە مزگەوتێک ناڵم دەچیتە مەلهایەک مزگەوت کە پێویستە شوێنی تەوحید و سنت بێ نەک شوێنی شرک و خرافەت و بیدعەت بێ چوویتە مزگەوتێک و نوێژی بەیانیە قنوت دەکات و دەست بەرز ناکەیتەوە دەڵێ سنت نییە و بیدعەیە ئامادەیە بەگرتت بدا مەلاکەی ئامادەیە تەقریرێکی درۆینە لەسەر بسێ ئەمە داعشە کاکە بۆ داعش دەستی بەرز نەکردووە ئێ باشە خۆ سنت نییە براون بە نەسی قسەی سەحابی کە نوێژی لە دوا پێغەمبەریشی و عەلەیهی سڵاو سەلام ئەبوو بەکر و عومەر و عوثمانیش کردو دەفەرمێ بیدعەیەوە لەسەرەوە ئامادەی شەڕ لەگەڵ کە بەڵام هەرچی سونەتە وازی لێ بێنە هەر ڕۆژێک پێت ناڵێ ئەرێمە سونەت ئەرێ سونەتە بۆ ناکەیت هیچ مشکلە نییە سونەت نەیکەی بەڵام بیدعە کە نەیکەی بەینمان تێک دەچێت جا ئەمە خەتەرە کە فیتڕەت هەڵگەڕایەوە کە تەرازوەکان هەڵگەڕانەوە وای لێ دێ دەگەینە ئەو ڕۆژانەی کە پێغەمبەری خوا باسی کرد عەلەیهی سڵاو وسەلام فەرمووی ستأتي على الناس سنوات خداعات ڕۆژانێک دێن بەسەر ئومەتەکەمدا ساڵانێکی چی ساڵانێکی فێڵکەر چۆن ساڵانێکن کە يؤتمن فيها الخائن ويخون فيها الأمين ويصدق فيها الكاذب ويكذب فيها الصادق ڕازگۆ بە درۆزن دادەندرێ درۆزن بە ڕازگۆ دادەندرێ ئەمیندار بە خیانەتکار دادەندرێ خیانەتکار بە ئەمیندار دادەندرێ بانکخوازی ڕاستەقینەی تەوحید و سنت بە دوژمنی ئیسلام دادەندرێ بانکخوازی خوڕافەت و گۆڕپەرستی یاخود بیدعەت و تیرۆریستیش بە دۆستی ئیسلام دادەندرێت بە دڵسۆز دادەندرێت ئەمە سەنەوات الخداعات ويتكلم فيها الرويبضة كساني الرويبضة قصيت هذا كان فرميان ومن الرويبضة يا رسول الله قال الرجل التافه يتكلم في أمور العامة إنساني حاشا هيج بوت هيجني هيج لدين نازاني أقال هيجني قصي قورة دكا بازلا بابتانك دكا كأمر العامة اشتيك خاص نية
کەواتە وریابن براکانم دینی ئیسلام دینی تەوحیدە، دینی سنەتە، نەک دینی گۆڕپەرستی و خوڕافەت و بدعەت بێت. بەڵام با بزانین چێن ئەوانەی کە قولوبهم منکرە، دڵیان ئاو ناخواتەوە، قبوڵی ناکا، نکوڵی لەو تەوحیدە دەکەن، الذين لا يؤمنون بالآخرة. ئەوە نیشانەی ئیمان نەبوونە بە ڕۆژی دوایی و باوەڕ نەبوون بە ڕۆژی دوایی و نەترسان لە سزاکانی ڕۆژی دوایی و ومێد نەبوون بە پاداشتەکانی ڕۆژی دوایی. ئینسان بەرەو هەموو خراپەیەک دەبا، بەرەو هەموو شتێکی دەبا کە خراپە. وهم مستكبرون، وفعلا ئەوانیش چۆنن؟ مستكبرن، خۆ بەزلزانن، لوتبەرزن لە بەرامبەر حەق، حەق قبوڵ ناکەن. وەرە دیقەت دەیە کام لەوانە حەق قبوڵ دەکەن. ئەوەی کە شخص پەرستی دەکا حەق قبوڵ دەکا، حەقی چی قبوڵ دەکا؟ هەر لێت هەر بە کافرت دەزانێ، بە کافرت دەزانێ. لە کاتێکدا تۆ پێی دەفەرمووی إلهكم إله واحد لا تدعوا مع الله أحدا إذا سألت فاسأل الله إياك نعبد وإياك نستعين. وەرە دەیان ئايات و حەدیثی بۆ ڕیز دەکەی، ئەبەدەن لوتبەرزە لە بەرامبەر هیچی قبوڵ نییە. تۆ باوەڕ بە پێشاکان نییە، تۆ دژی ئەولیا و صالحینی، تۆ باوەڕ بە پێغەمبەر نییە عەلەیهی سڵاو وسەلام. هەر ڕوو بەڕوو چاو دەنێتە چاو تۆ بوتانت بۆ دەکا. هیچیان دەیوت ئێوە کێشەتان لەگەڵ پێغەمبەر هەیە صلی الله علیه وسلم، کێشەی چیمان هەیە؟ ئێمە دەڵێن شوێن سونەتەکەی کەوە، شوێن سونەتەکەی کەوە، دەی ڕاست بکە. ناکاکە ئێوە کێشەتان هەیە، مەبەستم بوتانت بۆ دەکا و قبوڵی حەق ناکە. مستكبرون. لا جرم أن الله يعلم ما يسرون وما يعلنون. يعني حقا بدل نيايي وخواي قورا دەزانێت ئەوەی کە ئەوان دەیشارنەوە لە ناخەپیسەکەیان و ئەوەش کە ئاشکرای دەکەن و دەری دەخەن. پەروەردگار ئاگای لە هەموویەت، هیچی لەو نابێ. إنه لا يحب المستكبرين. بەڕاستی پەروەردگار ئەوانەی خۆش ناوێت کە مستەکبرن، کە لوتبەرزن، خۆ بەزلزانن. بەڵام لێمان تێک نەچێت مستەکبر چێ برام؟ وەکو لە حەدیثەکەدا هات وتیانەی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام إن الرجل منا يحب أن يكون ثوبه حسنا ونعله حسنا. ومان تێدا حەز دەکات جلەکەی جوان بێت، پێڵاوەکەی جوان بێت. ئەوە کیبر ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام. چونکە هەمانە پێناسەی بۆ کیبر ئەوەیە، سەیری قاتەکەی کە چۆن وتوی کردووە، ئای لەو لوتبەرزە بۆ کەی لوتبەرزیەوە کەی کیبرەوە، کابرا قاتی وتو کردووە یا پێڵاوەکەی بۆیان کردو جوان و ڕێک بێک، کاکەمە کیبر نییە. پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام فەرمووی إن الله جميل يحب الجمال. پەروەردگار جوانە و جوانیشی پێخۆشە. ولكن الكبر بطر الحق وغمط الناس. كبر ڕەتدانەوەی حەقە، تۆ حەقت پێ بڵێن قبوڵی نەکەی، پێ دەوترێ خواوا دەفەرمێ. کاکە پەروەردگار دەفەرمێ لا تدعوا مع الله أحدا، لەگەڵ خوا داوا لە کەس مەکە. کورە دەبڕۆ تۆ چاتر زانی یا مامۆستا فڵان یا شێخ فڵان یا باوکو باپیرانمان، کاکە گریمان من هیچ نازام ئەوان دەیزان، بەزێ تا خۆ من نەموت من وا دەڵێم پەروەردگار دەفەرمێ لا تدعوا مع الله أحدا. ئێستا من قسەکەی تۆ دەکەم، باوکو باپیرانی تۆ باشتر زانیان خوای گەورە باشتر دەزانێ. ئیدەی جوابی ئەوم دەوە کامیان باشتر دەزانن؟ حەق قبوڵ ناکە. بطر الحق وغمط الناس. غمط الناس يعني بەرامبەر بە کەم بزانیت. ئەوەی کە حەقت پێ دەڵێ احتقاری کەی، بە سوک سەیری کەی. ئەمەشیان سفەتێکی ناشیرینە. بەسە بۆ موسڵمان تاوان ئەن يحقر أخاه المسلم. برای مسلمان بەکەم بزانی بەس ئەو تاوانە بۆ تۆ. بگرێ ئینسان پێویستە خۆی بەکەم بزانێ و ڕێز لە مسلمان بگرێ، نەک خۆت بەزل بزانی و مسلمان بەبێ ڕێزی سیرکەی. ئەوە سفەتێکی ناشیرینە. کەواتە زانی من پەروەردگار چی خۆش ناوێ؟ مستەکبرین، ئەوانەی کە بە دوای لوتبەرسیدا دەگەڕێن، ئەوانەی کە حەق قبوڵ ناکەن و ئەهلی حەق بەکەم دەزانن، بە چاوی سوک سەیریان دەکەن. بۆیە کە دەتەوێت خوا خۆشی بوێیت، لوتبەرز مەبە، خۆ بەزلزان مەبە، حەق ڕەت مەکەوە، بە چاوی سوک و کەم سەیری خەڵک مەکە.
چکە دڵنیا بە خی گەورە خۆشی ناوێ گەر وابێت بەڵکو کاتێک خی گەورە خۆشی دەوێت کە تەواضعت هەبێ خۆ بە کەمزانینت هەبێ ئەو کاتە خی گەورە تۆی خۆش دەوێت وإذا قيل لهم ئێستا دوو فەریقمان هەیە کۆمەڵی ئیماندار و کۆمەڵی بێباوەڕ ئەم ئاەتە سەیری کەن ئاەتی 24 وإذا قيل لهم ماذا أنزل ربكم وسەیری ئاەتی 30 بکەن وقيل للذين اتقوا ماذا أنزل ربكم يعني همان پرسیارە ڕووی پێدەکرێتە دوو کۆمەڵ دوو دەستە و تاقم ئەگەر پرسیاریان لێ بکرێ ئەرێ پەروەردگار چی دابەزاندووە ئەو پرسیارە لە بێباوەڕەکان کرابە جوابیان چی بوو و ئەگەر لە ئیماندارانیش بکرێت جوابیان چییە ئەمە چۆن بوو براکانم خەڵکی دەوروبەری مەککە خەڵکی غەریب خەڵکی ڕێبوار لە دوورەوە دەیان بیست کە لە مەککە هەران راوەتەوە لە مەککە خلاف و تەفرەقەیەکی زۆر ڕووی داوە و دوای هاتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم سەرەتای هاتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم جا بۆیە خەڵکانێک لە دەرەوەی مەککە داهاتنە مەککە پرسیاریان لە ئەهلی مەککە دەکرد وەکو خوای گەورە دەفەرمێ وإذا قيل لهم ماذا أنزل ربكم پرسیاریان لە مەثەن کافرێکیان دەبینی پاشە پەروەردگار چی دابەزاندووە چی ڕووی داوە دەڵێن قورئان دابەزی و پێغەمبەرێک هاتوو چییە بێ باوەڕەکان جوابیان چی بوو وإذا قيل لهم ماذا أنزل ربكم قالوا أساطير الأولين پەندی پێشینان و ئەفسانە و باس و خواسی ڕابردوو ئەساطیر الأولین سەرگوزشتەی پێشینەکان ئەنی دیقەت دێ لەم چەواشەکاری و لەو زوڵمە لەو ناحەقیە و نائینسافیە پەروەردگار منهەجی ژیانی بۆ خەڵک دابەزاندووە قورئانێکی کامل بۆ حەیات تۆ بێی بەچی وەسفیکەی ئەساطیر الأولین کاکە قورئان چییە قورئان بریتیە لە هەندێک چیرۆک و بەسەرهات و پەندی پێشینان و شتی ئەفسانەیی ئەمە قورئان چییە استەغفر الله ئەوە جوابەکەیە ئەمڕۆ ژۆرە پرسیار لە مولحیدێک کە باسی قورئانی لێ پرسێ قورئان کورە قورئان پڕیەتی لە هەڵا ئەمە دانراوی محەممەدە عليه الصلاة والسلام طبعاً جوابی کەسێکە کە بێ ئیمانە کە مولحیدە ئەم ئاەتە صفەتێکی ناشرینی بێ باوەڕانی تێدایە کە چییە چەواشەکاری زوڵمکردن لە وەسفکردن کاتێکەوە تۆ وەسفی حەقیقەتێک شتێک دەکەی وەکو خۆی بیکە چەواشەکاری تێدا مەکە زوڵم مەکە ئیماندار زوڵم ناکە ئیماندار پرسیاری کافری لێ بکەن وەکو خۆی وەسفی دەکە پرسیاری دوژمنی ئیسلامی لێ بکەن وەکو خۆی پێناسی دەکە ناچێت چاواشەکاری بکە بەڵام بەرامبەرەکەی وانییە جا ئەم صفەتە ناشیرنە کە چاواشەکاری کردنە نابێ لە من و تۆی موسڵماندا هەبێت وریابە نابێ لە وەسفکردن و هەڵسەنگاندنت بۆ بەرامبەرەکەت ناحەق و نامونصف بیت نابێ وابیت هەندێک کەس بڕۆ پرسیاری لێ بکە ئەرێ ڕات چییە بەرامبەر مامۆستا فڵان ئەمە کوورەمە عەبد الطاغوتە سبحان الله لەخوا ناترسی لەخوا ناترسیت تۆ لەگەڵ ئەو مشریکانە لەو صفەتەدا فەرقت چییە یعنی ئەم وەسفە خوا پێ ڕازییە لە هیچ تر پرسیار کە مەثەلەن ئەرێ ڕات چییە سەبارەت بە فڵان مزگەوت مەثەلەن ئەمە مزگەوتی مرجیەکانە مزگەوتی بەکرێگیراوەکانە یعنی ئینسان دەبێ ئاگای لە دەمی بێت چی دەڵێت چەواشەکاریکردن و ستەمکردن لە وەسفکردن و هەڵسەنگاندن و مامەڵە لەگەڵ خەڵک صفەتی کافرە صفەتی تۆی موسڵمان نییە حەق بڵێ وەکو خۆی بێڵێ قالوا أساطير الأولين أساطير الأولين تمام بۆیە ئەوانەی کە لەخوا ناترسن ڕۆچوون لە بیدعەیەکدا دائما لە وەسفکردنیاندا ناحەقن وەسفێک دەکا کە
يعني أو برنا حقيقة داونا إنصافي تدا أما جوت من صفتي أهلي كفر نجي إسلام باش تۆ کاتێک کە خەڵکێک دێتە ناو شاری مەکە و پرسیارت لێ دەکا سەبارەت بە قورئان ئەوە جوابەکەتە بۆ ئەوەی ئەو کەسەش گومڕاکەی بڵێت دەوەڵا مادام ئەفسانەیە و درۆ دەلەسە و پەندی پێشینانە من چیم داوەلەوە دەگەڕێمەوە باوەڕی پێ نایەنم ليحملوا أوزارهم كاملة يوم القيامة ومن أوزار الذين يضلونهم بغير علم أو ضل بو أوي نتيجة أو وصف ناحقت شيا دەرەنجامەکەی چییە کەوا بێویژدانانە کە تۆ وەسفت کرد کۆڵی تاوانەکەی خۆت هەڵدەگریت ليحملوا أوزارهم كاملة تاوانەکانت بە کاملی هەڵی دەگریت یعنی هەرچەندە ناڕەحەتیشت توش بێت لە دنیادا لە تاوانەکانت کەم نابێتەوە بە پێچەوانەی موسڵمان ئینسانی ئیماندار کە تاوان دەکات دوای خی گەورە تووشی بەڵایەک موسیبەتێکی دەکات بە ئەندازەی ئەوە لە چی کەم دەکات لە تاوانەکانی کەم دەکات چکە دەبێت بەچی المەصائب و کەفارات ئەو مەصائبەی کە تووشی موسڵمان دەبێت بەچی کەفارەتی گوناه بۆیە مسلمانی واهەیە خی گەورە لە دنیا ئەوەندە ناڕەحەتی توش دەکا يمشي على الأرض ولم تبقى عليه خطيئة کە بەسەر زەویدا دەڕوا هیچ تاوانی پێوە نەماوە پاک بۆتەوە بەڵام ئەو کافرانە ليحملوا أوزارهم كاملة يوم القيامة دەبێت کۆڵی تاوانەکانیان بە تەواوی هەڵگرن بۆ ڕۆژی دوایی هەری خۆیان نا قوڕ بەسەریان ئێستا کۆڵێکی تریشیان بۆ ئامادەکراوە لە تاوان کە هی خۆیان نییە ومن أوزار الذين يضلونهم بغير علم ودەبێت تاوانی ئەوانەش هەڵگرن کە گومڕایان کردن بەبێ بەڵگە گومڕایان کردن یان چۆن بێ بەڵگە گومڕایان کردن ئەگەر حەق ڕوون نەکرێتەوە و خەڵک حەقی پێنەگا باش دەڵێن معذورون بجهلهم عذریان هەیە بەوەی چیەوە کاکە پێی نەگەیشتووە حەقی پێ نەگەیشتووە یعنی بۆ نمونە باوکو باپیرانێکمان کە داوای تەوحیدیان پێ نەگەیشتووە هاواری کردوتە شێخ و مەشایخ و پیاوچاکێک تا مردیش دەڵێن حەقی پێ نەگەیشتووە ئینشاءڵڵە معذورە لای خوا عذری هەیە بە جەهل بەڵام يعني كحق جيشت إنسان وبويرون كرايوا يستا عذرينية وأمانش كأئمة ضلال بيشواي قمراكارن وخلق قمرادة كان خواي قورد فرمي يضلونهم بغير علم خلق قمرادة كان ببيع علم ونبيج بلقيت شاب ببيع تسنى لا يخلق يهو نابي بقصي أو كافران بكن ئێوە دەبێت اعتقادتان وابێ کە شێخ فلانە کەس فریاتان دەکەوێت داوای لێ بکەن لە هەموو شوێنێک حازرە لەگەڵتان بغیری علم بەبێ دەلیلێک باس کە بڵێ قورئان وای فەرموو پێغەمبەر صلی الله علیه وسلم وای فەرمووە بغیری علم و ئەوانش دەکەونە شوێنیان دیسان بغیری علم تەقلید و تەعەسوبیان بۆ دەکەن بغیری علم بەبێ دەلیل تاوانی ئەوانە هەڵدەگرن بەڵام بەبێ ئەوەی لە تاوانی گومڕابووەکانیش گومڕاکراوەکانیش کەم بێتەوە وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمووی من دعا إلى ضلالة هەر کەسێ خەڵکی بانکا بۆ گومڕاییەک ئەوە كان عليه وزرها ووزر من عمل بها من غير أن ينقص من وزرهم شيء ئەوە خۆی تاوانبار دەبێت تاوانی ئەوەش هەڵدەگرێت کە گومڕای دەکات بەڵام و نەبێت لە تاوانی گومڕابووەکەش کەم بێتەوە نە تۆ بەبێ علم شوێنی کەوتی یەک ئاەتی بۆت باز نەکرد یەک حەدیسی بۆت باز نەکرد کەوتە شوێنی چۆن دەبێ وا بکەیت ئەلا ساء ما يزیرون دەیوریابن ئاگادار بن بێدار بنەوە خراپترین کۆڵ کە ئینسان بیخاتە سەر شانی بۆ ڕۆژی قیامەتی کۆڵی تاوان و گوناح خراپترین شت یعنی وەکو وایە کە تۆ پەتێکی لە سێدارەدان بخەیتە گونیەکە و بەسەر شانتی دادەی بڕۆی بۆ لای
یەکێک بڵێ فەرمووە پەتەکەم هێناوە لە سێ دارم دەبە و پەتە بۆ ڕۆژی قیامەتت کۆڵێکت لە شانە دوو کۆڵ یەکیان هی خۆتە یەکیانی ئەو کەسانی گومڕات کردوون دەگەڕێتەوە لای پەروەردگار دەفەرمووی دەڵێ ئەی پەروەردگار ئەوە تاوانەکانمە سزام بدە ئەلا ساء ما يزرون خراپترین شت کە ئینسان هەڵیگرێ ئەوەیە جا ئێستا لە ئاەتی 26 دا ئەومان پێ دەفەرمێ کە ئەو کەسە ناحەقانە چەواشەکارانە بێباوەڕانە بۆ ئەوەی هەوڵەکانیان سەر بگرێ پێویستیان بە پیلانە پێویستیان بە مەکر و فێڵە پێویستیان بە خەڵەتاندنە پێویستیان بە محاولەیەکی زۆرە زۆر چاک پیلانەکانتان دانێن بەڵام ئایا ئەوانەی پێش ئێوە پیلانی ناحەقیان جێڕا چیان بەسەر هات سەرکەوتن پەروەردگار دەفەرمێ قەد مەکەڕ الەذینە من قەبلهم ئومەتانی پێش ئەوانەی ئێستاش پیلانیان دانا پیلانیان جێڕا بۆ دژایەتی تەوحید بۆ دژایەتی پێغەمبەرانی خوا بۆ نەهێشتنی بڵاوبوونەوەی ئیسلام پیلانیان جێڕا و نەخشە و بەرنامەیان داڕشت بۆ ئەو کارە بەڵام فەئەتە الله بنیانەهم من القەواعد پەروەردگار بۆ بیناکەیان هات بۆ تێکدانی بیناکەیان لەکوێوە تێکیدا من القەواعد لە ئەساس و بناغەوە تێکیدا فخر عليهم السقف ئێستا تو هەر مزگەوتێک هەر بینایەک هەر عیمارەیەکی گەورە کە تۆ پایەکانی لە بنەوە تێک دەیت نەتیجەکەی چی دەبێت فخر عليهم السقف یەکسەر سەقفەکە بەسەریدا دەکەوێت يعني پەروەردگار تەشبیهی چی دەکا فخر عليهم السقف من فوقهم سەقفەکە بەسەریان داکەوت يعني ئەو پیلانەی کە دەیجێڕن وامەزانن لەسەرەوە خوای گەورە پێی ئاگادار دەبێت تەواوتان کردووە بیناکە ئێستا وردە وردە بلۆک لێتان هەڵدەوەشێنتون نا هەر لە ژێرەوە خوای گەورە ڕیسەکەتان لێ دەکاتەوە خوری و پیلانەکە بەسەر خۆتاندا دەشتێنێتەوە و خۆتان زەرمەند دەبن و خۆتان لەناو دەچن بۆیە ولا يحق المكر السيء إلا بأهله ئەوەی کە پیلانی خراپ دەجێڕێت لە ئیسلام و مسلمانان خۆی تێدەکەوێت سەری خۆی دەخوات يجعل الله تدبيرهم تدميرهم ئەو تدبیرەی کە دەیکەن ئەو پلانەی کە دەیجێڕن خۆیان لەناو دەبات وأتاهم العذاب من حيث لا يشعرون وسزای پەروەردگاریان بۆ هات لە شوێنێکەوە بە شێوەیەکەوە کە هەستیان پێی نەدەکرد جا دەڵێن نەمرۆد کاتێکە بینایەکی گەورەی دروست کرد على ئاساس بگاتە ئاسمان و شەڕی ئاسمانکە خوای گەورە لە ژێرەوە لێی تێکدا و بەسەری داڕما ئەمە نمونەیەکی حسی بۆ ئەوی لە واقعێکی معنەوی حاڵی بین هەر پیلانێک دابنەی ئەو پیلانە سەری خۆت دەخوا ئەمڕۆ یاسبەی دڵنیا بە ئەمڕۆ یاسبەی مادام لە دژی ئیسلامە ئینسانی مسلمان دەبێت وریابێت صفاتی ئەهلی کوفر نەگرێتە دەست لە پیلانجێڕی لە چەواشەکاری لە بێویژدانی و نائینسافی لە دژایەتی کردنی تەوحید و سنەت لە هەوڵدانی گومڕاکردنی خەڵک وریابە پەنا بەخوای گەورە بەڵێ کاکە ثم يوم القيامة يخزيهم ويقول أين شركائي الذين كنتم تشاقون فيهم قال الذين أوتوا العلم إن الخزي اليوم والسوء على الكافرين الذين تتوفاهم الملائكة ظالمي أنفسهم فألقوا السلم ما كنا
بما كنتم تعملون فادخلوا أبواب جهنم خالدين فيها فلبئس مثوى المتكبرين. والحمد لله رب العالمين. بارك الله فيكم.